خۆی ئامارەکانی شێرپەنجە بە شێوەیەکی گشتی زیادی کردووە لە ناوێنە ئاماری شێرپەنجەی مناڵان ئەو شتێکی بەرچاوە کە زیادی کردووە ڕەنگە لە بیدایەتی دروستبوونی نەخۆشخانەی هیوا ئێمە حاڵەتەکان نزیک نەبوو بێت لە 100 حاڵەت بەڵام ئێستا توان بڵێم ئێمە لە ماوەی ساڵی ڕابردوو نزیکەی 270 بۆ 280 حاڵەتی توشبوو بە شێرپەنجە هەبووە ئامارێکی وردی ساڵی 2024 لانیە بەڵام ئەوەی کە ئێمە بینین حاڵەتەکانی چاکبوونەوە لە ئاستێکی باشەیە بەڵام هێشتا ئێمە کەم و کورتی و گرفتی شوێنمان هەیەوەکو بیناکە کە بەدایبەتی بەشی مناڵن کە بەشێکی وردە و نەخۆش پێویستە لەو کاتی کە پێویستی بە چارەسەرە لە بەشی عەزل لە سەرەتای دەستپێکردنەوە ببێ کە لە ماوەی ڕابردوو توانیمان لە ڕێگەی خێرخواز و هەروەها ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان نەخۆشخانەی هیوا بەشی مناڵان نوێژە بکەینەوە بەڵام هێشتا کەم و کورتیمان هەیە لە شوێنە بە تایبەتی کە گەورەترین گرفت دەتوانم بڵێم لە ئێستادا گرفتی بینەی نەخۆشخانەی هیوایە. شێرپەنجەی مێشک و دەمارێکێکە لە جۆرە باوەکان شێرپەنجەی خوێن و لیمفەگرەکان بە شێوەیەکی گشتی ئەمەش جۆرێکی ترە لە جۆرەکان بێگومان شێرپەنجەکانی تریش بە شێوەیەکی گشتی تایە بە هەیە بەڵام ئەوە جۆرترین باتوان بڵێم باوترین جۆرەکانە کە بوونی هەیە لە ئێستادا.